شکست و سەرکەوتن سیستەمی پەروەردە لە نێوان ڕۆژئاوا و هەرێمی کوردستاندا. ڕۆژنیوز لە راپۆرتێکی بەراوردکاریدا بەپێی ئامار و زانیاری ورد و فەرمی تیشک دەخاتە سەر جیاوازی سیستەمی پەروەردە و خوێندن لە 31 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان لەگەڵ 11 ساڵی شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا. لێرە 31 ساڵ لە پاشەکشێ و شکست و گەندەڵی، لەوێژ 11 ساڵ لە سەرکەوتن و گەشەسەندنی پەروەردە و خوێندن و زانست. لە ساڵی 1992 لەگەڵ دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزارەتی پەروەردە و خوێندنیش دامەزرا و خوێندن با زمانی کوردی لە هەرێمی کوردستان دەستی پێکرد. لە پاڵ خوێندنی حکومیدا ساڵی 1994 بۆ یەکەم جار خوێندنگەی ناحکومی لە هەرێمی کوردستان بە ناوی کۆلیژی عیشق لە هەولێر کرایەوە. لە سلێمانیش لە ساڵی 1997 یەکەم خوێندنگای ناحکومی بە ناوی کۆلیژی سەلاحەدین کرایەوە کە هەردووکیان وابەستەی تورکیان تا ئێستاش بەردەوامن و ساڵانە لە قۆناغی باخچەی ساوایەنەوە تا زانکۆ خوێندکاریان هەیە. بەپێی ئاماری وەزارەتی پەروەردە ژمارەی خوێندکاران لە هەرێمی کوردستان گەیشتە 1,815,000 خوێندکار. لەو ژمارەیە 1,715,000 خوێندکار لە خوێندنگای حکومی دەخوێنن و 90,000 خوێندکاریش لە خوێندنگا ناحکومیەکانن. لە ئامارەکانی وەزارەتی پەروەردەدا ئەوەش هاتووە لە هەرێمی کوردستان 162,000 مامۆستا و فەرمانبەر لە خوێندنگا حکومیەکان و کۆیگشتی مامۆستایان و فەرمانبەرانی کەرتی ناحکومی پەروەردە بریتیە لە 13,223 کەس. خوێندنگا ناحکومیەکان ناوەندی توانەوە و بازرگانی و چینایەتی. زۆربەی خوێندنگا ناحکومیەکان بەرپرسی حیزبی یان کەسانی دەستڕۆیشتیان لە پشتەوەیە. هەر بۆیە لە کاتی کردنەوەیان ئاسانکاری زۆریان بۆ کراوە و لە کاتی پێشێلکردنی ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردەشدا چاوپۆشیان لێکراوە. هەندێکیان ناوی نێودەوڵەتیان لە خۆیان ناوە بەبێ ئەوەی ناوەڕۆک و سیستەمی نێودەوڵەتی پەیڕەو بکەن. هەروەها بەشێک لەو ناوەندانە پابەند نین بە خوێندنی وانەی کوردی کە لە ڕێنماییەکانی ژمارەسەی ساڵی 2020 تایبەت بە خوێندنگا و پەیمانگا ناحکومیەکاندا کراوە بە مەرج بەسەریانەوە. جگە لە سەدان مامۆستای بیانی کە بە زمانە جیاوازەکان لە ناو خوێندنگە ناحکومیەکاندا وانە دەڵێنەوە و لەگەڵ خۆیاندا کەلتور و زمانی وڵاتەکان هێنا و وەک ژەهر دەیڕێژنە زیهنی مناڵانی کورد و لە زمان و کەلتور و مێژوی خۆیان دایان دەبڕن و ڕیشەکێشیان دەکەن. هەروەک نمونەی ئەو باوکەی کاتێک بۆ منداڵەکەی کە خوێندکاری ناحکومیە قسە دەکات و لە وەڵامدا منداڵەکەی پێی دەڵێت وات، یان ئەو دایکەی لە پاش ناردنی منداڵەکەی بۆ خوێندنگای ناحکومی چیتر لە زمانی تێناگات. پەروەردەیەکی پەککەوتووی کەنەفت. ئێستا ئەم چرکە ساتەی کە لەبارەی سیستەمی پەروەردە و خوێندنەوە لە هەرێمی کوردستان دەدوێین نزیکەی 70 ڕۆژە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین و شارۆچکەی کۆی سەر بە پارێزگای هەولێر مامۆستایانی میلاک و وانەبێژ بەهۆی دانەمەزراندنیان و وەرنەگرتنی شایستە داراییەکانیان و دابەژنەکردنی موچەی سێمانگیان لەلایەن حکوومەتەوە بایکۆتی دەوامیان کردووە و هەموو ڕۆژێک لەسەر شەقامن. هەزاران خوێندکار بێبەشن لە خوێندن و حکوومەتی هەرێمیش نەبای دیوە و نەبۆران. با بزانین لە 3 دەی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم ڕەوشی پەروەردە و خوێندنیان بەکوێ گەیاندووە. بەهۆی سیاسەتی چەوتی دەسەڵات و قەیرانەیەک لە دوایەکەکانی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و جەنگەوە نزیکەی 100,000 خوێندکار لە پۆلی یەک تانۆی بنەڕەتی وازیان لە خوێندن هێناوە. لەگەڵەوەشدا هەڵمەتەکانی نەهێشتنی نەخوێندەواری سست و لاواز بوون. هەر بۆیە ئێستا ڕێژەی نەخوێندەواری دەگاتە لە 115. زیاتر لە 6,700 خوێندنگە هەن، بەڵام تا ئێستا کارتی پەروەردە کێشەی کەمی بینای خوێندنی هەیە و زیاتر لە 5,000 خوێندنگای حکومی پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. هەروەها 189 خوێندنگایان لە بینای کرێدان. 1524 خوێندنگای تریان لە بینای دامەزراوەکانی حکوومەتدا وەک میوان جێگەیان کراوەتەوە. زیاتر لە 2000 خوێندنگا 2 دەوامیان تێدا دەکرێت، نزیکەی 200 خوێندنگاش 3 دەوامیان تێدا دەکرێت. سەرنجام لە پاش 31 ساڵ بەردەوامی سیستەمی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان لە بری پێشکەوتن بەرەو دواوە ڕۆشتووە و ئامارەکان و دۆخی ئێستای تەنها دەلالەت لە ئیفلاسکردن و شکستێکی گەورە دەکەن کە ئەنجامی سیاسەت و حکومڕانیەکی گەندەڵکارانە و چەتە و لە کابینەکەی مەسوول بارزانیدا ئەم شکست و گەندەڵیانە گەیشتە چڵەپۆپە. بەپێی هەموو ئاماژەکانیش پرۆسەی خوێندنی ئەمساڵ بەهۆی خەمساردی و بێباکی حکوومەتە کاربەڕێکەرەکەی مەسوول بارزانیەوە ئیفلیش دەبێت و پەک دەخرێت.
لە ڕۆژاوای کوردستان پێشکەوتنی زانست و پەروەردە و خوێندن. بە پێچەوانەی هەرێمی کوردستانەوە لە ڕۆژاوای کوردستان لە ماوەی 11 ساڵدا سیستەمی پەروەردە و خوێندن پێشکەوتن و سەرکەوتنی گەورەی بەخۆیەوە بینیوە. ئەمەش لە نێو دۆخی شەڕ و داگیرکاری و ئابڵۆقەیەکی دژواردا. ئەمڕۆ لە ڕۆژاوای کوردستان بە ڕەنگێکی دیموکراسیانە پڕۆسەی پەروەردە و خوێندن بەڕێوە دەچێت بۆ هەر خوێندکارێک کە لە هەر نەتەوەیەکی جیاواز بێت لەپاڵ دەستەبەرکردنی خوێندن بە زمانی دایکی ماف و هەبوون و دۆزی نەتەوەکەشی پارێزراوە، واتە هەر خوێندکارێک بە زمانی دایکی دەخوێنێت و دەدوێت. گەشەسەندن و سەرکەوتنە خێراکانی ڕۆژاوای کوردستان لە ماوەی 11 ساڵدا 4130 خوێندنگا کراونەتەوە. وێڕای شەڕ و داگیرکاری بەردەوام بۆ سەر خۆبەڕێوەبەری باکوور ڕۆژهەڵاتی سووریا لەو بەشەی کوردستان زیاتر لە 860,000 خوێندکار دەخوێنن و 43,000 مامۆستا بە خۆشەویستی و دڵسۆزیەوە وانە دەڵێنەوە. لە خوێندنگاکانی ڕۆژاوای کوردستان لە پۆلی یەکی بنەڕەتیەوە تا پۆلی 12 ئامادەیی دەخوێنرێت و دواتر هەر لە زانکۆی خۆیان بەردەوامی با خوێندن دەدەن. زانکۆی سەرەکی ڕۆژاوای کوردستان لە شاری قامیشلۆیە، بەڵام بەشی لە ڕمێڵان و حەسەکەش هەیە، لەگەڵ زانکۆی کۆبانێ و جزیرە کۆلێژەکانی بریتین لە ئەندازیاری کشتوکاڵ، هونەرە جوانەکان، ئەدەبیاتی کوردی، ژنۆلۆژی، ئەندازیاری نەوت، ئەندازیاری پترۆکیمیایی، پەروەردە. هەروەها 7 بەشیش لە خۆ دەگرێت، ئەوانیش بریتین لە مێژوو، جوگرافیا، مامۆستای پۆل، بیرکاری، فیزیا، کیمیا، سروشناسی، دارایی و کارگێڕی. لە پاش تەواوکردنی زانکۆش دەرچوان لە بوارەکانی خۆیاندا لە ناو خۆبەڕێوەبەریدا دەست بەکار دەبن و دادەمەزرێن. ڕۆژی دەیمانگی ئەیلولی ئەمساڵ یەکەم ڕۆژی خوێندنی ساڵی 2023-2024 دەستی پێکرد. دەرگای ناوەندەکانی خوێندن لە ناوچەکانی خۆبەڕێوەبەری باکوور ڕۆژهەڵاتی سووریا بەڕووی خوێندکاراندا کرایەوە و 863,388 خوێندکار پەیوەندیان بە ناوەندەکانی خوێندنەوە کردو لە 4,130 خوێندنگەی گوند و شارەدێ و شارۆچکە و شارە جیاوازەکان دەخوێنن. وێڕای هێرش و بۆردومانە بەردەوامەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەریان کە هەندێک جار خوێندنگاکانیش دەکەنە ئامانج لە ڕۆژاوای کوردستان بەبێ ڕاوەستان ڕۆژانە دەنگی هەزاران منداڵ لە گۆڕەپانی خوێندنگاکان دەبیستێت کە سروردی نیشتمانی ئەی ڕەقیب دەڵێنەوە.